یەکێک لە جوانەکانی سروشتی دەریاچەی دوکان بوونی بەلەمە و ئەمەش هێندەی تر سروشتەکەی جوانتر کردووە. محەممەد مسەفا ئەو بەلەمەوانەیە کە ماوەی 8 ساڵە خولیای پیشەیەکە بەدەل لە حەز و ئارەزۆکانی وەک بژێوی خێزانەکەشی لە دەریاچەی دوکان گەشتی کورتی گەشتیاری بە بەلەمەکەی ئەنجام دەدات. محەممەد باز لە مەترسی کارەکەی دەکات و بە شێوەیەک بەرپرسیارەتی هەموو ئەو کەسانی لە ئەسۆدایە کە لە بەلەمەکەیدان و دوجاریش گەشتی پرچێش بۆ گەشتیاران ساز دەکات. بژێوی ژیانی ئێمە لەسەر ئەم زۆڕەخانەیە گەشتیاری جنسواری بەلەمان دەکەین لە دەراچەی دوکان بۆ بکوزاوان دەبێن بۆ سەدەکەیان دەبێن بۆ شاخی پەڵکۆیان دەبێن سیارەکانیشی لە 40,000ەوە هەیە هەتا 10,000 و 15,000 فەڕی بە پێی دوور و نێزیکە. ڕۆژانە و بەمبەسی بەسەربرنی کاتێکی خۆش گەشتیاران ڕوو دەکەنە دەریاچەی دوکان بەلەم بەکاردەهێن بۆ ئەوەی چێژ لە جوانی سروشت و کەمێک دوورکەونەوە لە جەنجاڵی ژیان. ئەمە عائلینە هاتین لە هەولێر هاتینە بۆ دۆکان لۆ پیاسە بکەین ئێستا ئەوەیمان لە بەلەمە لە ناو بەحیرەکان ئەو جەوەکە زۆر خۆشە. المنطقة احنا أتينا من بغداد لزيارة كردستان. لبغداد واتوين بۆ دوکان و بینینی ئەم ناوچە جوان و دڵڕفێنە. ناوچەکە زۆر جوانە بەلەمی باشی لێیە. پێشبینی ئەوەمان نەدەکرد. شوێنێکی زۆر خۆشە. بەڵام پێویستی بە هەندێک خزمەتگوزاری تر هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا زۆر باشە. في سبيل انه نشوف المناطق بۆ ئەوەی ناوچە جوان و دڵڕفێنەکانی پارێزگای سلێمانی ببینین هاتین بۆ دوکان کەشەکە زۆر خۆشە. سوپاس بۆخوا بۆ ئەو سروشتە جوانی لەم ناوچەیە هەیە. ناوچەکە زۆر پاک و خاوێنە. هاتین بۆ ئەوەی کە ئەم دیمەنانی ئێرە ببینین کە لە بەغدانیە و کەشەکە زۆر جوان و جیاوازە. ئێرە بەهەشتە و من زۆر وڵاتی دیکە چووم وەک ئوسترالیا و بەریتانیا بەڵام ئێرە جوانترە و وەک بەهەشت وایە. خاوەنی بەلەمەکان و گەشتیاران داواکارن حکومەتی هەرێم گرنگی زیاتر بە دەریاچەی دوکان بدات بۆ ئەوەی بتوانێت زیاتر سوودی لێوەربگیرێت. بێسون ستار، کورسان نیوز، هاوینە هەواری دوکان.